وەفدەکەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەردەوامە لە سەردانی لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی ڕاوبۆچوونیان وەربگرن لەسەر پرسی پڕۆژەی دەستور و ویلایەتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێم. وەفدەکە بۆ هەمان مەبەست سەردانی بارەگای مەکتەبی سیاسی یەکێتیان کرد و لەگەڵ وەفدێکی باڵای ئەو حەزبەدا کۆبوونەوە، بەڵام بێ ئەوەی هەڵوێستی یەکێتیان دەست بکەوێت. هەوڵی ئەوماندا کە بیرروبۆچوونی ئەوانیش بزانین لەسەر ئەم پرسانە، ئەوان ڕەنگە پێویستیان بە وتوێژی زیاتر هەبێ ئەو بەدڵنیاییەوە ئەم بیرروبۆچوونانە بەردەوام پێویستەکات ئاڵوگۆڕ بکرێن و ئەم دیدار و کۆبوونەوەوانە بەردەوامیان ناکرێت. پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانیش بە ئاقارێکی خراپە بڕوا و تەنگژەیەکی سیاسیش لە کوردستان دروست بێت لە ئەنجامی پێشەلکردنی یاساکان و نەگونجان و نەهێنانەکایی سازان لە نێوان لایەنە سیاسی. ماوەی ویلایەتی مەسعود بارزانی 4 مانگ و 8 ڕۆژی تر تەواو دەبێت کە چیەکێتی داوای کاتی زیاتر دەکات بۆ ئەوەی تاوتوی زیاتری پڕۆژەی دەستور و ویلایەتی بارزانی بکات. جا بەمانەوە بێت یان نا. یەکێتی بە شێوەیەک لەسەر ئەم پرسە بێدەنگە کە بە پرسە باڵاکانیشان نایەنوێت ڕای خۆیان و حەزبەکان ئاشکرا بکەن، بۆیە بەڕوونی بە وەفدەکەی سەرۆکاتی پەرلەمانیان وتووە کاتی زیاتریان دەبێت. ئێوە لەگەڵ ئەوەیان ویلایەتی بارزانی درێژکرێتەوە یاننا یان بمێنێتەوە بار بیانێک بێت لەگەڵ ماڵی لەگەر نێوە نیە سیاسەت سیوانیش ئەمە خۆمان سلە مەسحەتی کردویەوە دەکەن مەسحەتی کوردستان سریەوە دەکەن بەرامەکماندا لە مەسەلەت داواکەیان داوانەکەنیان نوێی کەیان نەکەینەوە خانە ئەمە دوێن سازانی سوانی لەگەلانە سیاسەکان کرد بە اتفاقی سیاسی هەموو لایەنەکان بێکەوە بەرە لەنەک بەتەنێ سیستمی باشە دراستەتی باشتر بکەین مەسەلات مەسەلەی مهم من حتى خەرج کوردستان هەموو ئاگادار بی. ئەگەرچی وەفدەکەی پەرلەمان وەڵام یەکێتی دەست نەکەوت، بەڵام توانی لە بارەگای مەکتەبی سیاسی جەمسەرە ناڕازیەکان یەکێتی کۆ بکاتەوە و لە یەک خۆڵی کۆبوونەوەدا بەرهەم ساڵح و کۆسەد ڕەسوڵ و مەلا بەختیار و خادر حەمەجان و عومەر فەتاح پێکەوە بن. وەفدەکەی پەرلەمان 2 ڕۆژ پێشەوەی سەردانی یەکێتی بکات لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆبووەوە کە لە دوای کۆبوونەوەکە نەوشیرا مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند باشترین سیستەمی سیاسی بۆ هەرێم سیستەمی پەرلەمانیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆربەی پرسەکاندا وەڵامەکەی خۆی دوا دەخات لە پێکەنانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و تەنانەت لە ئەنجومەنی پارێزەکانیشدا. ئەم جارەش بۆ پرسی ویلایەتی بارزانی و پڕۆژەی دەستور داوای لە وەفدەکەی پەرلەمان کردووە کاتی زیاتریان بنێ بۆ ئەوی وەڵامیان بدەنەوە. هێمن مەحموود نارتی، سلێمانی.